پەرلەمانتار کە ئازادی ڕادەربڕینی نەبێ لەسەر قسەکردن لە دامەزراوەکانی حکومڕانی بەڕاستی کاری پەرلەمانی مانای نامێنێ. سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە فەرمی دەست لە کارکێشانەوەی لە ئەندامەتی پەرلەمان پێشکەش کرد. بڕیاری دەست لە کارکێشانەوەکە لە نامەیەکدا ڕاستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کراوە. فراکسیۆنی کۆمەڵیش لەو بارەوە دەڵێت نابێ بە گرەی دەرونی و ڕقی شەخسی و حیزبی حکومڕانی بکرێت. لە نامەی دەست لە کارکێشانەوەکەیدا بۆ سەرۆکایەتی پەرلەمان سۆران عومەر نووسیوێتی داواکارم ئەم نامەیەم لە نزیکترین کۆبوونەوەی پەرلەمان وەک دەست لە کارکێشانەوە لە ئەندامەتی پەرلەمانی کوردستان پەسەند بکەن. ئەمەش بەهۆی ئەوەی پەرلەمان ئەرکی خۆی لە یاسادانان و چاودێری حکومەت و نوێنەراتی خەڵکی کوردستان بەجێ ناهێنێت. دەست لە کارکێشانەوەکەی ئەو پەرلەمانتارەی کۆمەڵ دوایەوە دێت لە سەر سکاڵایەکی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم لە دانیشتنی ڕۆژی حەوتی ئایاری پەرلەماندا بە دەنگی 57 پەرلەمانتاری پارتی و پێکهاتەکان پارێزبەندی لەسەر هەڵگیرە. ئەم هەنگاوەش ناڕەزایەتی سەرۆکی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکانی لێکەوتەوە و دەنگدانەوەیەکی جەماوەری بەرفراوانی بە شوێندا هات. دواتر ڕۆژی چواردەی حوزەیران ڕێواز فایق سەرۆکی پەرلەمان بڕیاریدا هەڵگرتنی پارێزبەندیەکە هەڵبوەشێنێتەوە. بەڵام ڕۆژی 12 تەمموز دادگای لێکۆڵینەوەی هەولێر بەبێ ڕەچاوکردنی نووسراوەکەی سەرۆکی پەرلەمان بڕیاری دەستگیرکردنی بۆ سۆران عومەر دەرکرد. سەبارەت با دەست لە کارکێشانەوەی سۆران عومەر فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ڕاگەاندراوێکی بۆ ڕای گشتی بڵاو کردەوە. تێیدا دەڵێت بەداخەوە هەر لە سەرەتاوە کەیسی سۆران عومەر بۆ مەرامی حیزبی و شەخسی بەلاڕێدا براو زیاد لە قەبارەی خۆی گەورە کرا کە ئەمە لە کاری پەرلەمانی و پرۆسەی سیاسیدا سەرەتایەکی ترسناکە و ئەنجامی خراپیشی دەبێت. لە ڕاگەاندراوەکەی فراکسیۆنی کۆمەڵدا ئەوەش هاتووە ئێمە و خەڵکی کوردستان تەمەنامانە کرد لە بری سەرکوتکاری و بێدەنگکردنی خەڵک و نوێنەرەکانیان لێپرسینەوە لەو لەشکر و تۆڕە ڕێکخراوانی گەندەڵی بکرایە کە 29 ساڵە سامانی گشتی هەرێم و ماڵی خەڵک تاڵان دەکەن و لە پاڵدەسەڵات دابوونەتە کارەسات بۆ خەڵک. فراکسیۆنی کۆمەڵ ئەوەش دووپات دەکاتەوە پەرلەمان پێویستە شوێنی داکۆکی لە مافی خەڵک و چاودێر بەسەر حکومەتەوە بێت. دەژڵێت لێ ناگەڕین ئەم دەستگا نیشتیمانیە وەک بارەگای حزب مامەڵی لەگەڵ بکرێت. هەر بۆیە لە بەرگری لە مافی خەڵک و بەگشتداچوونەوەی ستەم و گەندەڵی بەردەوام دەبین. لە کۆتاییدا فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت ئەو ڕاستیە دووپات دەکەینەوە نابێ بە گرەی دەرونی و ڕقی شەخسی و حیزبی مامەڵە و حکومڕانی بکرێت ئەگەر نازیانی گەورەی بۆ خەڵک و کۆمەڵگە و حکومڕانان لێ دەکەوێتەوە.